بەسەرهاتێکی جەرمەوە ئەڵێ کوڕ و باوکێک ئەبن بێکەوە کوڕە لە تەنیش باوکیەوە دانیشتۆ باوکی شۆفێریەکە باشە ئەڵێ کوڕە مناڵ عادەتەن ئەو هەستەی هەیە حەزەکات هەمیشە باوکی یەکەم بێ باوکی پێشەم ئۆتۆمبیلەکە من کوڕەکەم جاروا لە تەنیش بەسەرمان هاتەوە باوک هاتوانی پێشیکەوی ئەبێ تێگەێنی نا باوکی جان لەبەرەوەی سەرپێچی هەیە و نابێ بەم جۆرە بڕۆیت و نابەم جۆرە خێرابیت هەمیشان بەسەراتەشەی گەڕمەوەی بینەرەکانیشمان تێبگەن لە هەندێک بابەت ئەڵێ کوڕەکە بە باوکی وتە باوکەوە بۆ پێشی ئۆتۆمبیلەکان ناکەی هەموو ئۆتۆمبیلەکان پێشمانەکەون ئەڵێ تر چەند جارێک ئەمە بە باوکی وتووە باوکی پێتی کوڕم ئەوان پەلەیان ئێمە پەلەمان نییە تێجی ئەڵێ ئۆتۆمبیلێک زۆر بە خێرا ینی زیاد لە حەد خێرایەکی زۆر بووە یاوێتی پەلایوتیتی باوکە ها ئەو چۆنڕە تۆ بۆ ئاوا ناڕ توی یاخە کوڕم ئەو پەلەینی ئێمە پەلەمان ئەو پەلەینی ئێمە پەلەمان ئەڵێ میژاوە سەرێکی باوکی کردوتی هەیلەوە ئەگەر ئێمە پەلەمان بێ ئەو بڕۆی ئەو ئەبێ پەلەی بێنێک ئێمە خاوەڕێ باوکم بۆ ئەڵێ ئەو پەلەینی ئێمە پەلەمانە بگەینە جێ ئەڵە پاش قەدەرێکە ڕۆن سیرەکەن ئەو ئۆتۆمبیلی کە بە خێرای ڕۆشتووە تەقلەیەکی لیا و تووشی ڕوودای هاتوچۆ بووە بە کوڕەکەڵە ها کوڕم پێم نەوتی ئێمە پەلەمان بۆ بگەین بەزەو پەلینە بۆ بگا ئێمە بۆ ئەومان بۆ بگەینە جێ بەڵام ئەو دیارە پەلینە بۆ بگاتە جێ پەلی بۆ بگاتە جیتر بەڕۆ زۆر گرنگە هەمیشاڵە درەنگیشتن باشترە لەوەی کە هەر نەگەی چەند خولێکێک درەنگتر تاخیرتر هیچ لە مەسەلەکە ناگۆڕە گرنگە ژیانت سەلامت بێ و ئۆتۆمبیلیش بۆ کراوەکە مرۆڤ لە خاڵێکەوە بگەێنێتە خاڵێکی تر جایستا هیواداری تا دوو ئاکاکە هیواداری شارەوانی بەڕێز لە مەولە ئەگەر شەقامی هیچ نەبێ گەڕێکێکی تازە دروستەکەن هاتو خوا بیر لە شەقامی پاسکیل بکەنەوە کاڵێن تۆ خوا ڕێڕەوی تایبەت بە پاسکیل لای تۆ گەڕێکی هەیە تازەیە ماسە پلانەکەی تازێ هێشتا ماڵ نەچۆت عەرزەکەەوە تەوزیعەکەی ئیدە بیر لەوە بکەرەوە ئەو شەقامە با مەترێکی شەقامی پاسکیل ڕێ بۆ ئێمەش لێرە بتوانین باسی پاسکیل بکەین باسی بکەین خەڵک بە پاسکیل بچێتە سەر کار و زۆر لەسەر ئەوە کە هەموو جۆرەکانی وەرزش بە کللتور بکەین لە کوردستانە لەلای خۆمان بەڵام ئەگەر بێت و زمینەیەکی باش نەڕەخسێنین چۆن بتوانین بە کللتوری کەین جا بابەتێک کە تۆش باس لەوە کرد پاسکیلی ژێکێکە لە وەرزشە بە سوودانی کە سوودێکی زۆری هەیە تەندروستیمان و هەروەها تۆتە یەکێکە لە هۆیەکانی گواستنەوە لە زۆرێک لە وڵاتان پاسکیل بەکارەهێنرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان کاروبارەکانی ڕۆژانەیانی پێڕایی بکەن بەڵام لەوێ بۆیە بووە بە کللتور بەشێکە لە کللتور لە وڵاتانە لەبەرەوەی شەقام و ڕێڕەوی تایبەت بە پاسکیل هەیە و بوونی هەیە اینجا تۆ باسی لەوە کرد هەندێک گەڕک هەیە کە لە ماستەر پلانی تازایان بۆ دەرکراوە بۆنە بۆچی ڕێڕەوی پاسکیل ڕێگەی پاسکیل نەبێ بۆ گەڕەکانە ئەمانە هەمووی خۆی لە خۆیان هەنگاوێکە بن بۆ ئەوەی کە وەرزشی پاسکیل سواری بە تایبەتتر بە کللتور بکەین بێگومان جا بۆیە هاتیینە سەر پاسکیل ینی بینیمانە لە وڵاتە خۆت لەگەڵمان بی لە هۆڵەندا خەڵکەیە چاکەت و پانتۆڵەکەی لە بەرایە بە چاکەت و پانتۆڵەوە پاسکیل لیە خوڕدی من ێستا بەم چاکەتەوە لە سلێمانیە و پاسکیل لێ بخڕم چیم پێڵی تۆ هە لە ماڵە دانیشتی سێرمەکەی پێمەڵی چی بڵی تۆچیت ئەم برادەرەکە بە چاکەت و پانتۆڵەوە نەخێر ئاساییە بە چاکەت و پانتۆڵەوە بچیتە سەر کارەکەت دەستخۆشی لە دکتۆر هەواڵەکەم ماوەیەکی زۆر بینیمان بە پاسکیل هاتۆ ڕۆژۆ ماوەش پاسکیل هیواداری نەرەوە بەردامی پێ بدات چونکە زۆر جار هەندێک بابەت هەیە هەندێک شۆڕشەیە ڕەنگە کەسێک بەرپای بکات باشە لەبەرەوە گرینگە کە پاسکیل بکەینە بابەتێک بۆ گەیاندنی ئێمە لە ماڵەوە بۆ شوێنی کارەکانمان باشە؟ جا ئاری هەر باسی ئەوەت کرد چەند شێوازێکی زۆر جوان و ناوازەی پاسکیل بوونی هەیە کاتوانی هەر خۆتنا سەرنشینەکانی تریشی لەگەڵابێ لە وڵاتانە ئەبینین یاخود لە ڤیددیۆکانە زۆر کات بەرچاومان کەوتووە تەنانەت دایکێک کە ئێوە منداڵەکانی بەرێت بۆ باخچەم یاخود بۆ دایانگە یاخود بۆ قوتابخانە بە شێوازێک بۆ نمونە پاسکیلەکان دیزاین کراوە کە جێگەی دوو سەرنشینی تریش ببێتەوە وەکو عەرەبانەیەک بە دوای خۆیان ڕایکێ شەمانە دیمەنی زۆر جوانەنە هەم هۆکارێکیشە بۆ پاراستنی ژینگە ئەو دووکەڵانی کە لەنێو ئۆتۆمبیل و هۆیەکانی گواستنەوەی ترەوە ئەخرێتە ناو ژینگەوە پاسکیل سەلامترە گونجاوترە بۆ ژینگە بۆ هیوادارین هەمووان بیری لێ بکەن اینجا بە خۆشحاڵیەوە هاوڵاتیان
ئاری لە زۆرێک لە پارکەکانە یاخود هەندێک شوێنی تر حەز بەواکەن کە پاسکیل بەکاربێنن لە چاو ساڵانی پێشووترا ئەگەر هەڵە نەبم هەستەکەم باشترە ئێستا جاران بەتایبەت ئەگەر خانمێک پاسکیلی لێ بخڕایە تۆزێک پێیان سیر بەڵام ئێستا ئەو شتانە گۆڕانکاری بەسەر هاتووە ئەنجاوە هەڵەن بایسیکێلە وڵای ئێمە نازانم هەر فێر بم ئازای بۆ پایسکیلە بۆ لە ئێمە پێ بەکار هاتووە لە پا لە گەرمانمە پاس کوردان ومانەکەمانمە پاسکیل ینا بایسکیل لە ئینگلیزی وەرگیرا ئەوەیە بەم شێوازە هاتوتە ناو زمانەوانی کوردیەوە لەبەرەوە ئەمڕۆ ڕۆژی جیانی پاسکیل سواری لە جیهاندا نەتەوەی گرتوەکان پێم وابێت لە 2010 ئەم ڕۆژی دیاری کردووە بە ڕۆژی جیانی پاسکیل و چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێت و بە هەموو جۆرێک ئەوان چالاکی جۆرا و جۆر فستیڤالی گەورە ئەنجامەدەن لە جۆرێکی جیاوازی پاسکیلی لێگومان وەکو هۆیەکانی گواستنەوە زۆر باسیەکەن دەبریەوە چۆ پژگیری ئەم بابەتە کاڵێ تا خەڵک بتوانێت پاسکیل بەکاربێنێ ڕەنگە لە کۆمەڵک نەخۆشی دوورکێتەوە چکۆوەکو وەرزشێک بەکاردێت جا لەبەرەوە ئەمڕۆ چۆن ئێمە پاسکیل بکەین بە کللتور لە کەرکووک و لە هەولێر بۆ پێی کە تۆپۆگرافیای ئەو دوو پارێزگایە تەختە ڕێژەی بەکارهێنانی پاسکیل باشە لە ئاستێکی باشدا هیوادارین زیاتریش برەی پێدرێت سلێمانی تۆزە ئەم بەرز و نزمی و هیلاکیە دوای ئەوە باسیەکەین چ کاریگەریەکێ لەسەر کەمی بەکارهێنانی ڕەنگە جۆرە پاسکیل تایبەت هەبێ بەم شێوازانەوە نییە کە بتوانرێت کاراسانی بکات بۆ کەسانی کە حەز لە وەرزشی پاسکیل سواری یاخود پاسکیل لێخوڕینەکەن مەرج نیە کە شوێنێک ئاوا بەرزی و نزمی تیا بوویتە باسێکی تایبەتمەندی شەکەین تایبەتمەندی پاسکیل جیاوازەکان بانیوانەکانمان نەکەین ئەوان بابووە بابا هەرێکە لە کاک فەرهاد مەحموود سەرۆکی گروپی پاسکیل سواری شاخەوانی سلێمانی پاسکیل سواری شاخەوانی ئەمەش بابەتێکی ترەها چۆ بتوانین بەسەر شاخابیت و بڕۆیتوانە بە پاسکیل بە پێ قورسین و کاک شاهان جەمال مامۆسای وەرزش و بە هەمان شێوە ببورن خاتوو شاهان مامۆسای وەرزش و پاسکیل سوار تەواوە يا خا بخير بن كاك فراد بخير بن زۆر بەخێر يا خا بخير بن زۆر سپاس ئەمڕۆ ژێشتان لێ پیرۆز بێ زۆر سپاس هیوادارم پاسکیل خڕمەی بڵم لە ئێوەش پیرۆز بێ وەڵام منیش زۆرم لێ خوڕی پاسکیل چۆم لێ بوو مۆبایلەکەم پێی پێویستم بە شتێک بوستێت کاک فراد کاک مۆبایلەکەم پێی پێویستم بۆ شتێک سێرچ بکەم کە کاتی قسەمانەکە ئاگامان لێوە ئەتوانی بەکاربێنی یاخۆ بەخێر بێن ماشاءڵڵا مەدالێکەشی پاسکیلە ئەمە پاسکیل چۆتە ڕەحتانەوە نیە بە دڵنیایەوە گەنە چمێتە ڕەحمانەوە ناینە ئێرە چەند ساڵە سەرقاڵی پاسکیل لێخوێنی تەمام من لە 2015 ینی پاسکیلێکی بە دڵی خۆم هەبوو بەڵام هەرچەنە لە ئێستاە ئەوەنە تەکنۆلۆژیا پێشکەوتۆ لە هەموو ڕۆکانەوە پاسکیل ئەوەنە گران بووە کە ناتوانانی بڵێ ئەم پاسکیل بە دڵی خۆم پاسکیل نرخی ئۆتۆمبیلێکیان هەیە گومانی ینی دەوری ئۆتۆمبیلێکی هەیە زۆر باشە ئەی تۆ خاتوو شاهان ئەمێ سەرەتا زۆر سپاسام بکەم چکە بەڕاستی وەرزش لە وڵاتی ئێمە زۆر ئێهمال کراوە بە تایبەتی لە ناویشانە وەرزشی پاسکیل سواری بە تایبەتریش بۆ خانمان دەستان خۆش بێ و کەناڵی کورسات کە دایم بابەتە جیاوازەکان ئەوروژێنن منیش با بڵێ خۆم نەبێتە قسێکی دووبارە بەس هەر لە مناڵی و حەزم لە وەرزش بۆ لە پاسکیل بتەنات کە بچووکیش بووم عادەتەن زۆر بۆیان نەئەگڕێمیان و بۆ کچ عیبە بەڵام دایم هی براکەمە بر لێمە خوڕی ئیتر بە دزیە و لەگەڵەوە هەر دایم لێمە خوڕی بەڵامی تر تقریبەن لە 2010-2019ەوە بەردەوام لێ خوڕم ئێستا پێ وایە ئەگەر ئەو پاسکیلێ بڵێ بڵم چۆ یەک پیاسی ناو بازار کە هیچ کێشەیەکەیە نانم هیچ کێش نەماوەنی ئەو تێڕوانیە ئەو جێڕوانینە نەماوە لە ساڵانە ئەخیرە باشتر بووە ڕاستە زۆر مامۆستا فەرات پاسکیل طبعا ئەو لێرە باسی بە کەلتورکردنیەکەین کەواتە ئەکرێ بڵێ نیشتان نەبووتە کەلتور وانە بۆچی نابێتە کەلتور وەکو ئێمە بۆ مەسەلەن لە وڵاتان پاسکیل وەکو یەکێک لە هۆیەکانی گواستنەوە بەکارێ سەرەتا سواسی کورسات دەگەم بەڕاستی ئەوەی متابعی کورسات بێ ئەزانێت کە زۆر تەرکیزە خاتە سەر بابەتە جیاواز و هەمە ڕەنگەکان وەرزش کللتور بابەت تەرفیژیەکان یعنی بابەتی سیاسی مێشکی زۆری خەڵکی ئەمەی ئیلا کردووە با نەچینە ناو تەفاسیل و پیرۆزبایی خۆم لە سەرجەم هاوڕێیانی پاسکی سوارمەکەم لە هەر شوێنەکەن بە تایبەتی کوردستان و گروپەکەی خۆم کە ئەمڕۆ ڕۆژجیانی پاسکیلە بۆچی پاسکیل نابێتە کللتور و قورسە کاگاری
لە هەر تەوەرێک و لە هەر بوارێکا تۆ تێبڕوانی سیرەکەی ئەگەر حکومت نییە هاوکارێکا کە باوکە بەڕاستی حکومت باوکە ئەگەر ئەو نییە ینی وەرچەکە بۆ فراهەمکە یان ئەو بابەتە بۆ ئاسانکە ئەم کەسە من بۆ نمونە ئەتوانم خۆم مەعیشەتی خۆم دابین کە فرێ ماڵ و حاڵی خۆم بکەوم ینی بەدەر لەوە ئەگەر هاوکارێکی باشم نەبێ بە تایبەتی پاسکیل کە پەیوەندی بەسەر شەقامەکانەوەی کە پەیوەندی بۆ هەیە ئاستی هۆشاری خەڵک بەرزکەیتەوە من بە تەنیا لەوە چێ پیجێکمە بێ بتوانم لای خۆمەوە هۆشاری خەڵک وردەوە دەزیاکەم بەڵام بە تەنیا پێم ناگرێت چونکە لە حکومەتە یەکێتی اتحادەکان هەیە پاسکی سواریەکان هەیە ناوەندە وەرزشەکان هەیە ینی شوێن زۆرە کە لەوێ بتوانین خەڵک هۆشار بکەنەوە کە پاسکیل لێ بخوڕن کە پاسکیل بەکاربێنن پاسکیل تەنها وەرزشێک نییە ئەگەر بیت و لێ بڕوانی یعنی خەڵک سیارە زۆر زۆر بە گرنگە زانێ خۆ گرنگی شەو تەبعاً باش بەڵام گرنگتر ئەوەیە تۆ پاسکیل بەکاربێنی ئاسانکاریەکان چین بۆ کەسێک ئێستا باسی وەرزشی شاخەوانی پاسکیلەکەین باسکیلی شاخەوانی ئەوە ناڵێن کە ئێوەی ترها بۆتە بەشێک لەوەی کە گروپتان هەیە بەڵام ئەوەی کە قسەکەی ئێمە زیاتر لێرەیە خەڵک بەکاری بێنێ لە ماڵی خۆیان بۆ ئیش بەکاری بێنێ ئەوەندە پەنە نەبێنە بەر ئۆتۆمبیل ئێستا شتێکمان وتمان داوا لە شارەوانیەکەین کە گەڕێکێک هەر هیچ تبێت گەڕەکە تازەکان ڕاستە یعنی ئەم هەموو سیتیە هەیە بڕواکی شوێنی پاسکیلی گیتیانە خۆ بچیتە سەر شەقامی شەر مەترسیدارە خۆمە لە وڵاتانە ڕێگەی خۆی هەیە ڕێڕەوی خۆی هەیە تۆ پاسکی لەتوانی بەس لەو شوێنانەیە لێ بخڕی جگە لە شەقام ئاسانکاریەکانی تر چییە بۆی خەڵک بتوانێت پاسکیل بکا بە کللتور خۆی لە وڵاتی ئێمە زۆر گرنگە خەڵک لەوە تێبگات جاران قسەیەکە بوو بەداخۆکە سیڵێم ئاچێک جگەرەی خواردایان یان و جگەرە بخۆی فێری پاسکیلی شەوی ئەتە پاسکیل بەو هەموو جوانیەوە تۆ چۆن بۆ شێوەسبەکەی ئێستا بچیتە بازار خەڵک و تێڕوانینی هەیە کاتە و تێڕوانینە گۆڕاوە ئێستا بڕابکە زۆر باشتر بووە ناڵم بەسەر دەستی ئێمە بەڵام خەڵک بە ئام خۆی هۆشار بۆتەوە بەڵام قورسە لە وڵاتێکی کۆمەیە کە تۆزێک هۆشیاری لە ڕووی وەردشەوە کەمە ینی بە تایبەتی خەڵکی سلێمانی بەداخەوە سیرەکەی پاسکیل لە خورماڵ و لە سەیسایق و لە کەلار و کفری و کەرکک و ئەمانە شتێکی زۆر باو جوانە کە ئێمە بە حساب ینی شاری سلێمانی کە ڕەخنەی لێگرین لەبەرەوە خۆمانتیاین و وەکو لە ناوڵانی خۆمانەوانە زیاتر کەچی لە ساری شاری سلێمانی تعلیق و توانجەکان زۆر زیاترە ینی خەڵک سوۆشیال میدیا وای لێ کردووە نەیاڵە بیر بکاتەوە بۆی کە ئاگای لە خۆی بێ ینی لەشی ئێمە سیر مەکە ئەمە هەمی گۆشتوی نەبڕاکە چۆن سیارە ژەنگەکە لەشی ئێمە و ینی مێشکی زۆرێکمان ژەنگاویە بێ پاچیکەینەوە لۆچە خۆشمان بەرکەوتێ ئەو ژەنگە بین کە من باسیەکەم ئەبێ خۆمان هۆشار بکەینەوە ئاسانکاری چییە لە خەڵکەوە دەست پێگا بێ خەڵک تێبگالەوەی کە پاسکیل وەردشێکی گرنگە چکە ئێمە بەس بیر لەواکەینەوە کە پاسکیل تەنها ئامڕازێکە و هاتوچەی پێەکەین یان بۆ لەش ساغێ ئێمە دەروونمان تۆزێن پێویستی بە تەندروستێکی باشەیە وەرە ئێمە بزانە تەحمولی سەر جاداکەین لەگەڵ کەسێکە ئەگە تۆزە پێێتە پێش و پێشماگەیە لە سەیاد دەنین ئەو کەسانێکە لە قەینا با بڕوە لەوە چیشی شێوێ قسەیەکی بیرکردنەوە ئێمە تۆزێک پڕە لە عەساب و پڕە لە توندی ئەبێمە خۆمان لەو بارودۆخە بین نەخوارەوە کە پاسکیلێکە لە هۆکارانە من خۆم و مناڵەکەم و خێزانم بچم بە سیارەتم لە پارچێکە سێ پاسکی لەبەم و ئامادەیەکەم و دەستەکەم بە پاسکی لێ خوڕینی خۆم ڕاستە سەرجادەکانمان گونجاو نییەوە گونجاویش نییە کەس مناڵەکەی خۆی لێ زیاد نییە بێ پاسکیلێکی باتێ بڵێ کوڕم بچۆ بۆ مەکتەبیان بەڵام شوێنی گونجاویشی وەکو جەناب گاگاری باسی کرد کە لە سیتیەکانە یان لەم ماستر پلانی تازەیە جادە و شەقامەکرێ بۆ تۆ هێشتا کە 2026 تر ئەو پەڕی سەردەمی تەکنۆلۆژیا و پێشکەوتنە تۆ هێشتا بیدر لۆ نەگرێتەوە کە پاسکیل بۆ هەموو گرنگیەوە توێژینەوەیکی لەسەر پاسکیل نەخوێن کە هۆکارێکی گواستنەوەی سەر شەقامەکانە تۆ بۆ هەرە بێ ئەمە بەس بیر لە سیارە بکەینەوە بڵە ئۆتۆمبیلکەینەوە کە ژینگەکەمان قەیرانێکی ژینگەی وا توش بووە کە کەس هەوا نابینێت تۆ هەوایە بینی کە پیس بووە لەبەرەوەی شتێک نایبینین زۆر جارناڵە ئەقڵ لە چاوایە بەڵام لە چاوان نیە چاو زۆر جار پەیامبەری مێشکە جاما مستایستا بەڕاستی لە پارکەکانی شاباسە لێەوە کە پارکەکانی شوێنی گونجاو ڕێڕەوی تایبەت نییە بۆی کە تۆ پاسی لێ بخڕیت یارە بە بەسەر شەقامەکان و لە تەنیش دوتونبێلەکانەوە بڕۆیت وایە یاخودتەنێ پارکی شەیە ڕاستی ڕێگەنیان پارکی ئازادی ڕێگەنە من ناوە ئێمە لەگەڵ ئاریا جارێک ویستمان پاسکیل بەرین
وتیان قەدەغەیە نابێ پاسکیل لێ خۆن ناو پارکەکەیە چەند جار دە لە دنیا وڵات زانم زۆر بۆ دڵ خۆش بووم بۆی خەری پاسکیل لێ خۆڕە وڵای لێمانە خوڕیکاتی کۆرۆنا و دوای کۆرۆناش ماوەیەک بەڵام ماوەیە زۆر پێویست بڵێ ئەمە لە دەروی پارکەکە چواردۆری پارکەکەیە بکڵیتەوە لە ناو پارکەکەیە بوون هەواری شار کێشەی نەبوو لێر بەس هەواری شاری ژەبێ بە شەقامەکەی جادەکانی تروانی ساری لێر بەترسی لەسەرەوەی کە لەسەر شەقامێکی گشتی لێ بخڕێن ناو پارکەکە خۆی مەدانیشتون ڕەخناگرین ڕۆزگار دابنیشتی ناباسی پێشکەوتنەکانمان کردایە چەند جوانە بوون لە هەواری شار فڵان و لە ڕێ هەیە چەند کیلۆمەترێکە پاسکی سوارتوانێت لێوە بڕوە هیچم پێ نییە باسی کەم بەداخەوە ینی یەک دوو جار باسی شەقامێکیان کرد لای پارکی ئازادیەوە نابوو لە ڕێگای ڕێکخراوێک و نازام چۆ بوو دەستیان خۆش بێ ئەوەش هەر بوونی نەما زۆر گرنگەکە گاری لە بازاڕ من چۆ ڕۆژێکیان پاسکیلەکەم بر هیچ گەراجێکی سیارەی ڕێگەی پاسکی لە پسکۆلەکەی منیان ناکردەوە ینی پاسکیلێک هیچ مشکلێک دروست ناکات چەند سادە و جوانە بڕواکە لە زۆربەی مەنزەرەکانە پاسکیلێکەیە ساتۆ بۆ کاروباری ڕۆژانەی خۆت پاسکیل بەکارهێنی دەبری ئۆتۆمبیل من زۆر بەکارێنم و هەموو ڕۆژە بەکاری نەیانم لەم بەکارێنم من ماڵم زۆر دوورە ساخەکەم کە ێنانی ینی لەشی ساغ هەستمەگەر کە دەبێت تااقەت بە لە دووری شوێنەکە ئێمە بێ لەوەش دوو لە ڕێ حازری و حاشە حازری سەگمان زۆر زۆرە جا سەگ و پاسکی دوو دوژمنی سەرەکی یەگەن ئێمە ڕقمان لێیان نیە بەس ئەوان نیار پاسکی ببینن شوێنێکە خولێتەوە بزانیتر بەوانە تووڕابن لەوە قاچە ئاواکە بە شتێکی تر بەشتێکی خاتوشان تۆ بۆ من زۆر کات هەیە بیستمانەڵەن شاری سلێمانی گەر بە نمونە وەرگینەڵە گونجاو نییە بووی کە پاسکیل سواری تیا بکەم لەبەرەوەی بەرز و نزمی زۆری تیا وەکو شارەکانی تر نییە تەخت بێ پرسیارەکی منەوەی هیچ جۆرە پاسکیلێکی تایبەت هەیە بە ئەو شوێنانی کە ئاوا بەرز و نزمی تایە واتە جۆری پاسکیلەکە ئەشێت گونجاو بێت بۆ ئەوەی کە تۆ لە شوێنی بەرز و نزمی شالەی خوڕی بەڵێ ئەوە زۆر دەوری هەیە بەڕاستی ئێستا وەک لەگەڵ کاکفەرادا پێشتر قسەمان کرد بۆ نمونە پاسکیل هەیە لە بازاڕە بە $200 بە $150 یعنی ئەمە ڕەنگە کیلۆمەترێک لێی بخڕی هیلاک ببی ماندوو تەکا لەبەرەوەی بۆ گێڕی نییە یعنی یەک تایم ئەڕوا لە لێژایی بێ لە تەختی بێ بەڵام بۆ نمونە ئێستا پاسکیلەیە کاکفەراتێک لەوانەیە بۆ منە 6 گێڕ 7 گێڕی هەیە تۆ بەپێی بەرزی و نزمی شوێنەکە گێڕەکانە گۆڕی ئەو کاتەوە هیلاکت ناکا نوشی هەیە بەڵێ بێگومان پێی جۆری پاسکیلەکە گۆڕێ بەڵام ئەگەر تۆ پاسکیلێکی لەو جۆرە لێ بخڕی هیچ کێشت بۆ دروست نابێ احتیمال هەیە لە سەرەتا تۆزە هیلاک تەکا بەڵام با بڵین هەموو شتێک وایە لە سەرەتاکە تۆزێ قورسە دوای کە لەگەڵ یاڕاهاتی وردە وردەپی جۆری ڕێگەوبانەکە گێڕەکە گۆڕی و کێشت بۆ دروست ناکە کاتە پاسکیلیش ڕۆڵی هەیە پاسکیلیش ڕۆڵی هەیە بێگومان زۆر بۆ قسەکانی شاهانخان ینی پاسکیلی خراپ سببێکە لەوانی کە خەڵک بۆ حەزی بە پاسکی نابێت ئەی کڕێت و تۆزە لێ خوڕێ جێڕەکەی دوو جارێک گۆڕێ زنجیری دەرەچێ شەقەیە ینی ناگۆڕێ ناچێتە جێڕەسوکە و قورسەگە یانی ئێمە وای لێکە قورس بێ پاسکیلە لەلای من خۆشەوە پاسکیلانە بۆ لێ ناخوڕێ کە لێرە چون بۆ باری بچووک بە پاسکیل لێرە چون بۆ هەولێر بە پاسکیل چون بۆ پێنجۆن بە پاسکیل ئەمە نە کارەباییشە پاسکیلەکەم نە کەسێکیش پاڵی ناوە ئێستا کارەبایی ئەوەش زۆر باشە لەوە باشترە تۆ بە ئۆتۆمبیل و ماتۆر بڕۆی بەڵێ چونکە پایدەری هەیە لەکوێ تۆ ماندوو بووی قەیچەکە با ئەو هاوکارێ بێ کارەباکەی ئیش پێ بکەیت بەڵام لەکوێ پێویستە بوو هەم پایدەر لێیت و شەحنیشەکەیتەوە کەواتە تۆ زۆر جار من لە هەلە مەسەلەی نوێژاوتیانە نوێژ بکە قەیناکە بە پچڕش بیگی خۆی وایە بە پچڕی پایدەر لێوە لەوە باشترە کە تۆ هەر پایدەر لێنەی لە هیچ باشترە وای لە هیچ باشترە ئەوەش واکاتر جا ماسوولکەی قات کاتێک کە دروستە بێ بە پاسکی سواری ماسوولکەی ڕاکردن جایە ئەوانی کە زۆر بە دشکارن و شارەزان لە چۆنەڵی لە لەش ناسیاچی پێڵێن باشە ئەوانی مامۆستای ڕاهێنەرن ئەوان شارەزاترن کە ماسوولەکان هەر وەرزێک تایبەت بەخۆی هەیە من ماسوولکەی پاسکی سواری مەونە باشە گرەوەکەم تا هەولێر ناوەستم ناژۆستم ڕێگای دوور ڕۆشتی مامۆستا بە پاسکیل باری بچوو بارەی بچوو گەیشت بێتە ئەوێ هەمووشی ڕێک حدودی ئێرانە 2 ساعاتێک بە هیوام غەڵەت نەم بەس حدودی ئێرانەی ڕێک ئەوێ پرۆژەی ماسێکەوە بیستووە پرۆژەی ماسێکی ئەوە بە شاخکەوە ئێمە چینەتە ئەوێ چینەتە هەولێر پێنجۆن بۆ هەموو قورسیەوە ینی ڕۆشتین و بە قاچ و خولی خۆشمان ڕۆشتین و بەخوا دەستیشمان نەگرێت بە سیارۆک و جاران کە بەم ناڵی دەستمان نەگرت بە سیارەوە ینی هەموو کەسێک دەتوانێت پاسکی لێ بگڕێ ینی بیر لەوە بکاتەوە کە تۆ بانزین کەمتر سەرفەکەی کە تۆ
تەندروستی خۆ زۆر گرنگە ئێمە بەس بیرمان لای ئەوەیە کە چونە تەمەنەکانی سەرەوە پارەی وامانە بە پێی بژین تۆ سیر کە ینی زۆربەی جار بڕاب کە ئەوانەی کە دایک و باوکمانن کە بە تەمەنەکان لە ماڵەوە زۆربیان یانیەکەونە تەمەنی 60 تر ئەکەونە هاتوچەی خەستەخانە یان بە نەخۆش زۆربیان بۆم باسکەن هەردووکتان پاسکی سوودی چی؟ پاسکی سوودی ئێسەیەکی گوێی لێتانەوە ئەڵێ با من یڵە با من دەست پێ بکەم یەکەم جارافرەتەکان با بڵین سوودی یەکەمی بۆ خۆتە لە بەرەوەی تۆ وەرزشەکەیت با بڵین وەک من مامۆستا ئێوەکو پامنێرێ بەیانیان ئەگەر بەسیارە بێ وەک لەوەی بە پاسکیل بڕۆی بۆ داوامەکە جیازیەکی زۆرە تۆ یەکەم شتەگەر هیچ نەکردبێت هاتووی بۆ شوێنی ئیشەکەت وەرزشەکەت کردووە بەیان ئەگەر بە پاسکیل بڕۆی ئەمە سوودە وەرزشیەکەی بۆ خۆت کە سوودی وەک کاکفرات باسیگرەوە ماسوولگەی قاچ هەیە بۆ هەناسەدان هەیە سوڕی خوێن چالاگەکە سوودێکی تری ئەوەیە بۆ ژینگە کە تۆ بۆ هەوا پیس ناکەی دووکەڵی نییە گازی نییە هەوای پیسی نییە ئەمە بۆ منە سوودێکی تری هەیە بۆ ژینگە سوودێکی تری ئەوەیە کە تۆ قەرەباڵخی لە شەقامەکانە کەمە بێتەوە ئەگەر یانی وەکو ئێوەش سەرەتا باستان کردیانیەوە مشکلی زۆر گەوری ئێمێ کە لەسەر جادەکان ناڕێڕەوی جیانەکراوەوە بۆ پاسکیل ئەگەرەوە جیاب بکرێتەوە توانین بڵین ڕێژەی قەرەباڵخی زۆر کەمەکات ئەو کاتە هەم بۆ من ئەتوانم هەموو ڕۆژێ ڕەنگە بە پاسکیل بڕم بۆ شوێنی داوامەکەم ئێوە بە هەمان شێوە بۆ منە ئەندازیارێکە فەرمانبەرێکە کێشێنیە لە بەرەوەی هەم لە سەلامەتی ڕێگاکە دڵنیایە هەم حسابی خۆیەکات هەم مەڵێ گەر هیچەکەم تاگەمە شوێنی ئیشەکەم وەرزشەکەشم کردووە با لە ڕۆیکی ترە بۆ منە لە ڕووی مادیەوانێ ڕەنگە هەموو کەس نەتوانێت سیارێ بکڕێ بەڵام هەموو کەس دەتوانێت پاسکیلێکی باش بکڕێ ینی با بڵێن ئەمە سوودە گشتیەکانیەتی تر بزانین کاک فەرهادیش هەیەڵێ بەس ئەوە نانی لە کەمەر بەخوارەوە بەخۆتەکە بۆ سەرەوە ئیسفادەی نییە وایە نا بە تەئکید وانە تۆ کە قاچ جوڵا جا زۆرترین ڕێژەی خوێن لە بەشی خوارەوەیە کە قاچ و قوڵەکانەوە لە شارەزایەکی دکتۆرە پرسە ئەزانێ ئەو زانیارە و پێەیە تاکەم سوڕی خوێنە چالاک بوو لە قاچ و زۆرترین سوڕی خوێن جوڵا ئەچێ بۆ مێشکاتەوە بە قۆڵ و باڵەکان شەر نیە تۆ جوڵە بەهینکە تۆ سوڕی خوێنە چالاگە بێ ینی ئەمە خۆی سوود زعیفی شتەکە ینی بێگومان زعیف دەکەم من چەندێک نانخۆرێکی باشم هەر قەڵەو ناوم خەڵکەڵێ باشە تۆ بە قەڵەو ناویت ئەو هەموو نانەژە خۆی باشە مامۆستا زۆر کات دەڵێن وەرزش لە بەیانیانە بیکەی زۆر سوودی هەیە بۆ پاسکیلیش بە هەمان شێوازە ئەگەر کەسێک وەکو وەرزش تەماشای کات چ کاتێک گونجاوترین کاتە بۆ پاسکیل سواری خۆی ئەگەر باسی وەرزشکەین بەیانیان طبعاً کەمترین ئۆتۆمبیل هاتووە سەر شەقام هەوا پاک بووەتەوانێ و ئەوەی کە هەبووە ڕۆشتووە یان لانی کەم دوور کەوتەوە لە ئەو چینەی کە چەنەڵی شارەکانی داپۆشیوە بێگومان لە پارکەکانیشە لەبەرەوەی دار و دەوەن یانی ئۆکسجینە بەخشێ کە تۆ بەناو داراڕێ طبعاً نزیکتری لە ئۆکسجینەکەەوە و سەر شەقامەکانیشمان وردە شکر سپاس بۆ خوا و شکر بۆ خوا کە سەوزایی زیاد بووە هەوا پاک بۆتەوە لەبەر ئەم هەوا پاکەیەکا لە بەیانیان زوو وەرزش بکە و ئیسفادەی زیاترە تۆ کە وەرزشەکەی طبعاً پێویستە بە ئۆکسجینەوە بۆی دۆمۆکسیدی کاربۆن سووتێنی زیاتر کە تۆ ئۆکسجین زیاوەگر بۆ مێشکی کەواتە تۆ زیاتر ئیسفادە وەرگرت و لە بەیانیانیشە ئەم هەوا پاکە دەسەکەوێت جا مامۆستا فەرهاد سەرۆکی گروپی پاسکیل سواری شاخەوانی سلێمانیە پاسکیل سواری و شاخەوانی ئەمایان چییە؟ ئەویان وەرزشە چۆن دەڵێ پەیوەندی بۆ پاسکیل شاخەوانیەکەن بە پاسکیل بەم ئاڕاستێ نایمە سەر ناکەوین پاسکیل لەبەرەوەی وەکو ماتۆر نییە زۆر جار وەرزشەکانی ماتۆرمان بینیوە سێرگی باورازێک کاڕوا لە نیوەیە پەچەکەوێ ئەو بۆ مەچینۆ ماتۆڕۆکە لە نیوەیە پەچەکە پاسکیل ناتوانێت پاسکیل شوێنێک کە هەورازێکی قورس بێ فەرتەناشکاو ناوە وەحاڵ درێژەی نینێ ناچینە ئەو تەفاسیلەوە پاسکیل باورازا سەر ناکە زیاتر هاتنە خوارەوەیە سێ جۆر هاتنە خوارۆمانەیە پاسکی سواری ئیندرۆمانەیە پاسکی سواری کروس کنتریمانەیە داون هێڵیشمانەیە کروس کنتری خۆی مستەڵەحانێ مستەڵەحی ئەوروپی و عەرەبی هەیە ئەم بە کوردی ناتوانین مەگەر تەنها شی بکەینەوە وڵاشی کەرۆجگەوە بەڵێ لە شاخەوانیە کروس کنتری ئیندرۆ داون هێڵ ئەم سێ جۆرەمان هەیە بە پێی سووک و قورسیەکانی جۆرەکانی گۆڕێک کروس کنتری ئەو پێشبڕچێ بوو کە لەم ماوەیە لە شاخی گۆژە کردبان لە تەختەڕێت تا تەختەڕێت جادێکی تەخت و خۆشە ئاسایی هەموو کەسێتوانە پیا تێپەڕێت تۆزێ هەورازوو هینی تیان پێڵن کروس کنتری جۆرێکی فستیڤالێکە ئەنجامتان داوە من لە ماوەی ڕابردووە بوو لە چیای گۆیژە ئەنجامدراوە بەڵێ ئێستا ئێنە سەر ئەوە ژەگەر کات هەبوو باش جۆریش کەشیان هەیە
ئیندرۆیە جێچێکە لە پاسکی سواریە قورسەکانیش ناو شاخ کە پڕە لە جەمپ و بازدان و توولەڕێ و پێچکردنەوە ئەمە جۆرێکی قورسەوە ئەبێت تەکنیکێکی باشە بە داون هێڵیش ئەگە بینی بێتمان پاسکی لە شاخەکان ئاوا خۆیان هەڵێنە خوارەوە بە چەندین مەتر ئەیەن بە ئەرزا ئەمە ئەم کوالیتی یاریزانراوە لای خۆمان تا ئێساوێ ئەوە داون هێڵەکە نەخێر ئەو جۆرە نییە لەبەرەوەی و پێم وتی ئەبێ حکومت بێ یا لایەنێ بێ شوێنێکی تایبەت بۆ دروستکە کە بە کۆمپانیای زەخمەکرێ کولفێکی باشیشی تێچێ هەرچەندە من خواخوامە حکومت بێتە پێشەوە هەر ترسانە هەر نایە کولفەی نایە بڵە شانێک بەکای لێوێ شۆفڵۆوانەیە بە تۆزە شەکانتان بۆ چاک وەڵا ئیشی ئەوێ چونکە ئێمە متابعی ئەوەین با ئیشەکە ئاسان نەکەم لەوەوە بەڵام کورسکەنتری جادەمان زۆر ینی ڕێگەی خۆڵمان زۆرە تو لە ڕێمان زۆرە لەو شاخانە بێ کۆمپانیای دەتوانێت بە ئاسانی تو لە ڕێکی چەند کیلۆمەتر بۆ گەنجانە بکاتەوە ساڵانە بە پاڵەوانێتەکانی نێودەوڵەتەکان بێتە شاری سلێمانی و هەولێر و دووەک و ئەم شارە کوردیانەی کە هی خۆمانن هەموویان داونهێڵی ژۆک و باسم کردەوە زۆر بەرزە و ئەمە سێ جۆرەکەیەتی لە قیری شاد چەند جۆرێکیە باسی ناگەن لەبەری پرسیاری شاخەکە و شان تۆ بەشداری هیچ پاڵەوانێتیەکە کردووە بەشداریمەوە نەکرد وڵی بەشداری ئەوم نەکرد چکە کاتم نەبوو بۆ خۆ ئامادەکردن بەڵێ ڕێخەر بووم ینی زۆر مەشغوڵی ڕێخستنەکان بووی لەگەڵ کاتفەرهادا کاتم نەماوە بۆ تەمرینکردن بۆی بەشداری بکەم بەڵام ئیشەڵا لەدا دواگەر بکرێت کات هەبێ بەشداریکەم کردووە هیچ پێش تا ئێستانە سواری لەبەرەوە یاریزانێکی تازە لەبەرەوەی بڵین تازە هازۆ بەڕستمیان دەسم پێکرۆ بەڵێ پێشتر جەدەستی دیارە بێ و ئیشەڵا پێشتر بۆ حەزی خۆم بڵێنە هاتچوم بۆ پارکێ چوم بۆ شتکڕینێ بۆ شتانە زیاتر بەکاربێنەوە پاسکیل خۆی ئێمە کە ئەبینین پاسکیل هەیە دوو تایشی لە ناولا سکیوریتی پاسکی لەگەڵگە بڵێ مناڵەکان لێوە پاسکی سواری هەیە ڕاستە لەوانەی کە پێیان نەگرتو پاسکی لێ ناخورن لە 4 بۆ 5 ساڵی ئەوەی تر مناڵەتوانێت پاسکی ئێستا بۆ ناگەر کەسێک تەمەنی چوزانم 50 ساڵە 40 ساڵە سەروترە 60 ئەتوانێت بێت بەشدار بێت لەم گروپانە لەگەڵمان وردە ئەگەر پاسکی سواری نەکرد بێ من پێم باشە لە ناو شەقامە پاسکی سواری نەکات بۆ تەمەنە چونکە بەڕاستی کۆنتترۆلکردن لەسەر شەقامەکان لەم جەنجاڵیە کە ئێستا سیارە و نازان ماتۆر بۆ هەموو لێزانینەوە دەرناچن پاسکیلێک بە لە قەلق و کابراایەک لە تەمە نابێ من هانی نیان بێتە سەر شەقامەکان چکە خطوڕاتی زیاترە وەک لەوەی استیفادێ بێ بەڵام با لە پەروەردەکان و ئێمە دەستکەین بۆی کە مناڵەکانمان پەروەردەکەین تەندروست بن یعنی لە تەمەنی سەرۆکانە ئەوەی کە بینی هەمووی قاچ و قولیێشە وەی ڕۆماتیزمە وەی نازانم چیمە وەی ئەمەم لایەن وەی ئەم لایە ئێتۆ لەبەر ئەوەی هیچ وەرزشێکرد نەکردووە لەبەرەوەی هەر خواردووتەوە خەوتیت و ئیشە کردووە ئەم ماسوولکانە شەگەر قایم نەبوو زەختەدە سەر ئێسکەکان ئێسکەکانیش لە تەمەنێک کاتر کە ماسوولکە هاوکاری ئێسک نەبوو داخوران تووشە بێ زعیفی ماسوولەکان تووشە بێ ئەم هەموو قورسایی کە تۆ هەتە لە دوای تەمەنی 40 ساڵ 50 ساڵەوەی تر تاوا گەشەکردنەوە وەستێ ئەو کاتەش زوو ماندووەبی بۆیە قاستێشە ئێمە لە پەروەردەکان و لە مناڵەکانمانەوە دەست پێ نەگەین کە وەرزشی پاسکی سواری ئەم سوودانەی هەیە بۆ داهاتوو بۆ ژینگەکەت بۆ خۆت ئێستا مناڵەکانمان کارتۆرەگرنەوە دەرچوونەڵە ئافرینمانم دەچێت پاسکیلەکە بۆ کڕم کەچی 3 مانگ بۆی هەیە لێ بخڕدوی سەمانگە لێ وەرەگرێتەوە وازانەی تەرەگەر چۆ ناو دەرسوودەور ئیتر بەس داڵی لای پاسکیلەکە ئەمەش با بڵێنە کردۆ سەر دایک و باوکەکان گەرمە بەستی بێ زۆر گرنگی هەیە چوەگەرمە بەستی بێ قەیچێکە بۆم نەکە خوێندنیش دەستی پێکردەوە لە ڕۆژەکەیما دەم خوێندنێت و بۆ تەیەک سعات بیکەی یا سایەکانت منەوە خۆم زۆر ینی خەوت من نۆک مامۆستایەک بۆ منە خوێنکارەکانم بەیانیان چەند خۆشە من بڕۆم لە ڕێگا دووسێ خوێنکارم بینیم بە پاسکیل بڕۆین بۆ مەکتەب بەڵام مەوەکوتمان دیسانەوە گەڕێتەوە بۆ ڕێگاکە لە بەرەوەی من خۆم ێستا با بڵین بەسارە دەدەقە لە مەکتەبەکەم و دوورم ئەگەر ڕێگێکی سەلامەتە بێ ئامادەم هەموو ڕۆژە بە پاسکیل بێ من بڕۆم ئەگەر نەژبێت حکوومەت بەس ئەگەر نەژبێ نابێ وەرزش پێشنیارێکە بڵکەم ئەم ساڵی خوێندنی تازەکە هاتەوە من هەر خوێندکارێک بە پاسکیل هاتوچەی خوێندنگەی کرد من نمری تاوی ئێمە لە بەردەم خوێندنگەکە حکومت ناچارە بێ پۆلیسی کات شۆدا بنێ ناچارە بە شەقامەکە ئاگای لێبێ یعنی ڕاستەکی لە حاڵەت شتەکە بڵین باڵین بە هەردوو لامانەکەەوە کاک فەرهاد وتی حکومت باوکەیتر بەجددی باوکە خۆشتان دەزان لە ماڵە و لە وڵاتە باوک ینی ینی بەڕێوبەری هەموو ئیشەکان ینی شتەکەنە بە تەنیا بوونە بە من و بە کاک فەرهاد دەکرێنە بەوانەکرێ بە هەردوو لامانەکرێت جا هیوادارم ئێمە ئیشەڵا پلانی
پلانی زۆر گەورەمان هەیە پلانەکانمان جێبەجێ بکرێ بەجددی ئەم شتانەش لێ کەس و لە دوو کەسەوە دەست پێکا کەیتر هەوڵێن و هەنگاوێنن دوای شتەکە زۆر زۆر گەورە ئێمەژۆپۆندام وەرگن لەگەڵانەیە ببوورە قسەشەکەی فەرموو ئەفو ببوورە ئەنجا و کاتە هیوادای نێوەژۆک و میدیا هاوکارمان من چکە و کاتە بەجددی میدیا ڕۆڵێکی زۆر زۆر گرنگە بە تایبەتیریش کورسات شتێک بۆ خزمەتی خەڵک بێ بە دڵنیایە کورسات باسی دەرەجەی وەرزشێک حەزم کرد بچمە سەر و بابەتە یعنی سیرکە ڕێز مامۆستا شاهان کە هاوڕێم و نزیکم و لەم پرۆژەی پاسکیلیا بەردەوام بین و هەتا بتوانین تۆ دەرەجەی تەواویان بۆ دەرەبانەی کە بە پاسکیلیا خۆ دەرەجە هەرەین یەک مناڵ هەیە لە کوردستانە لە وەرزشنەوە تەواوی چی لە دەرسەکە کە يعني هیچ گرنگجیەک نەدراوە دەرسی وەرزش تەنها بووە بە دەرسێکی ئیسراحەت و لە فەقوار بڕێگەات تێن سێچان بۆ داوناون لە ڕێستەکانە ساحەیەکی کۆنکرێتە تەلەبێکی دامە بۆ ئێستا لەمە دوو هاوینیشە بێت چی بکا بە تۆپێک و کۆنکرێتێکی ڕقەوەخۆر بکەی قوڕبەسەر هەناسە سەر دەبێ خۆنەکە والحاڵ يعني هیچ پلان و پرۆژەیەک نییە بۆ وەرزش لە ناو مەکتەبەکانەوە ئێستا من بێم بڵم فڵان مەکتەب لەگەڵ فڵان مەکتەبێکی ترا یەکی دەتە لە بنێت چالاکی پاسکی سواریتان بۆ ڕێ خەموو پاسیشتان بۆ گرم ئەچین بۆ فڵان شوێن بۆ پارکی هەواری شار بۆ شوێنێکی خۆش چۆنە ڕێشەربەت و ئاو ئەمانیان بۆ فەرهەمەکەی سێرەکەی کولفەیەکیشی تێ ناچێ چەند جوانە ئەمە بۆ نمونە لایەنێک سپۆنسەرم کا بڵێت و ئەمە بکە من پارەت بۆ دابینەکەم بە چالاکی پاسکی سواری وەرزش لە ناو مەکتەبەکانەوە وەرزش گرنگی پێ بدرێ و بێتە دەرسێکی خۆش تەلەبە حەزکا بڵێ ئەم ڕۆوانەی وەرزشمانەیە ئینشەڵڵا چین بۆ فڵان شوێن و پاسێ بە دوامانە چەند خۆش حەزی لەوانەکانی تریشە بێ بەس تۆ هەموو دەرسێک کوردیە عەرەبیە فیزیایە چیمیایە ئەم هەموو دەرسە بە دوایە کاتە دەقەڕێست و مێشکمان تەحملی ئەواکە لەم هەموو جیهانی سۆشیال میدیا و جەنجاڵی کە هەیە لە ناو سۆشیال میدیایەکە کارەساتە بەڕاستی ئەم موبایل و تەکنۆلۆژیای چونکە هۆشیاریمان نییە لە ڕووی بەکارهێنانەوە باش ماوەی پێچێستە هەواڵێکمان خوێندەوە ئێرباگی پاسکی سواری پێیا بوو پێما بێت ئەم کڵاوێ و لە پشتەوە گەر بکەوی بە پشتا ئێرباگەکە تەقێ و نایڵە سەر بەدەمیشا بە هەمان شێوە نەگەیشتۆتە لای خۆمە وڵا ئەوە نەگەشتۆ بەڵام تەکنۆلۆژیام ڕوای کردێتەوە توانی بە داوایکی یانی هیچ شتێک قورس نییە زۆر ڕاستە چ شتێک پێویست بێ لە دوو هەفتەیە بەدەستەگاتە دەست زۆر باش دەستان خۆش بێ سواز بێ بەردەوامیکان هیوادارین ساڵێکی تر پاسکی سواری ببەخشە قسەکەم پێ بڕی نامێەوە بڕاستە لەبارەی ئەو چالاکی کە بینیتان سوپاسی ناوەندی وەرزشی کوردستانەکەم کاگیمدا زۆر زۆر حەزیەتیان پێمانەوە کێشا چالاکی زۆر جوانیان کرد بەڵێ سەرۆ بەڕێزێ زۆر خۆشحاڵیان کردین بەهۆی کە ئەوەی پێویستمان و بۆیان کردین بڕیاریشان ناوە کە لەمە دووە ئیشەڵڵا سپۆنسەری چالاکیە وەرزشەکانی پاسکی سواریمان بۆ بکەن بە پێی توانە و ئەوەی کە لە بەردەستیانەیە و ببەخشە فەرمون پیرۆز لەگەڵ بینەرانی